وەکو عرف و عادەت وایە لێپرسراوی یەکەمی فەرمانەکان بە تایبەتی هی دائیرە تەنفیزەکان لە وەزارەتی ناوخۆ مدیری ناحیە و قایم قام و بەڕێوەبەری شۆرتا لە 3 ساڵ تێناپەڕێ لەو ڕوانینەوە پۆلیسی سلێمانی مدیری شۆرتەی قەزاکانی لەو ماوەی پێشوە هەموو گۆڕیوە یعنی مدیری شۆرتەی چەمچماڵ پێم وایە 4 ساڵ زیاتر بێڕم بێ لێرە بەڕێوەبەری پۆلیسەوە خۆشی داوای ئەڵوگۆڕی کردووە. تاوان ئینسان لە شوێنێکە ئیشی کرد حتمما تووشی مەلەلە بێ بێتاقەتە بێ بۆ تەجروبە وەرگرتنیش ئێمە لە وەزارەتی ناوخۆ بە پێی یاسای هێزەکانی ئاسایشی ناوخۆ بە پێی یاسای وەزارەتی ناوخۆ زوو ئاڵوگۆڕەکن کاک حەیدەر کە مدیری شۆرتە بووە لەگەڵ کاگاماچ چەند جارێ لە چەند شوێنێکی جیاواز لای منیش هاتوون داوای وایان کردووە ئیتر بێتاقەت و ماوەیەکی زۆرە لەو شوێنە مەسوولن هەر لەو ڕۆوە بڕیار درا بە گۆڕینی ئەمان لە چەمچەماڵ بۆ ئەوەی لە شوێنی تر خزمەت بکەن و بەردەوامن.